بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت بینەرانی سۆشڵ میدیاکانی جیهان ئەم کاتتان باش ئەمڕۆ لە خوێندنگی جیهان پرۆگرامێکی تایبەت ئەنجامین سەبارەت بە ئەو خاڵانەی کە لەناو ئەم خوێندنگەیەدا پەیڕەوەکرێ لەلایەن سیستەمی پەروەردەییەوانە بۆ ئەمە بەستەش ئەچینە لای بەڕێوبەری خوێندنگی جیهان مامۆستا هێمن و یاریدەدەری بەڕێوبەری خوێندنگی جیهان مامۆستا بابان فەرموون. مامۆستا هێمن گەر بۆمان باسکەیت مێژووی دامەزراندنی قوتابخانەی جیهان لە ساڵی چەندە دامەزرا و یەکەمین ساڵی خوێندن ساڵی چەند؟ بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا بە خێراتنتانەکەین زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە من مامۆستا هێمن عوسمان بەڕێوەبەری قوتابخانەی جیهانی ناحکومی لە سلێمانی طبعا وەک لای هەموو لایەک ئاشکرایە پرۆژە پەروەردەییەکانی جیهان مێژوویەکی زۆر دەوڵەمەندیان هەیە سەرەتای مێژووی دروستبوونی پرۆژە پەروەردەییەکانی جیهان لە پارێزگای هەولێرەوە سەری هەڵداوە دواتر لەبەر گرنگی بواری پەروەردە بەڕێز دکتۆر نەوزاد سەرۆکی دەستەی ئەمیدارانی زانکۆ قوتابخانەکانی جیهان لە ساڵی 2014 بۆ 15 بیری لەوە کردوتەوانێت کە پرۆژە پەروەردی و خزمەتگوزاریەکانی بگوازێتەوە بۆ شاری سلێمانی خۆشەویستیش بۆی مێژووی دامەزراندنی قوتابخانەکەمان ئەگەڕێتەوە بۆ ساڵی خوێندنی 2014 بۆ 2015 ئەو کاتە ئێمە بینای کۆنی زانکۆی جیهانمان بەکارهێنا لە تەنیژ جیهان مۆتۆرس دواتر لەبەر گەورەبوونی پرۆژە پەروەردەییەکان و خواستی زۆری قوتابیانی پارێزگای سلێمانی بۆ قوتابخانەکەمان بیرەوە کرایەوە کە باڵەخانەی تایبەت بە خۆمانمان هەبێت ئەوی لە ساڵی 2017 بە خۆشحاڵی و هاتە دی ئەم بینایی ئێستا تێداین ئەو بینایەکە بڕێ لەسەر درا دروست بکرێت کە لە 2.9 پێک هاتوو بە تێگڕا نزیکی 40 پۆلی خوێندن لە خۆ دەگرێت. زۆر باشە ئێمە بێگومان هەر کارێک کە ئەیکەین ئامانجێکمان هەیە لەو کارێکی ئەیکەین وەلا بواری پەروەردەیە کە یەتا باسی پەروەردەکردنەوە ئێمە پێویستەکە دروشمێکی تایبەت بە خۆمان هەبێت لە هەر خوێندنگەیەکە دروشمێکی تایبەت بەخۆی هەیە ئایا لە خوێندنگی جیهانە ئەو دروشمە هەیە و ئەگەر هەیە دروشمەکە چی؟ بەڵێ بێگومان وەک بەڕێز ئاماژەت پێدا هەموو کارێک کە مرۆڤێکا پێویستی بۆیە کە تۆ دروشم و ئامانجی لە پشتەوە بێت جا چجا ئەوەی کە پرۆسەکە پەروەردەیی بێت چکە خۆی پرۆسەی پەروەردە بێگومان هەدەفێکی گشتی هەیە کە هەر وەزارەتی پەروەردەش دروشمەکەی وەزارەتی پەروەردە و فێرکردنە ئەمە بە تەواوەتی الحەمدولیلا لای ئێمە ڕەنگی یاوەتەوانێ دروشمی هەرە سەرەکی ئێمە ئەوەیە کە منداڵان پەروەردە بکەین بە شێوەیەکی تەندروست بۆ داهاتوو ئەو داهاتووی کە چەند جەنجاڵە زانستیایە بە تەنها کار ناکات ئەبێت مرۆڤ دۆست بین ژینگە دۆست بین تاوەکو ببینە مرۆڤێکی تەندروست هەر لەسەر ئەم با بڵین ڤیژن و ڕۆیایەش ئێمە دروشمی قوتابخانەکەمان داناوە کە منداڵان نەوەی داهاتوون پەروەردەکردنیان لە ئەستۆی ئێمەیە ئێمە گەر بە وردی لەم دروشمە ورد ببینەوانێ ئەوەمان پێ دەڵێ کە ئێمە مناڵمان کردو بەسەر چاوەی داهاتووی تەواوی کۆمەڵگەکەمان چکە پەروەردەکردنی منداڵ هەر لەو کاتەوە دەست پێەکە کە لە ماڵەوەیەتە دەرەوە بەرەو دایانگەکان ئەڕوا دواتر بەرەو باخچەکان و هەنگاوە نیە بەرەو قوتابخانە و زانکۆکان ئێمە ئەگەر لە پەروەردەکردنیان لەو کاتەوە دەست پێ نەکەین بێگومان لە داهاتووتان ناتوانین ئەو ئامانجێک کە هەمانە بیپێکین و ئەم ئەستۆی ئەم پەروەردەکردنەش لەسەر تاک بە تاکی کۆمەڵگەی کوردەواریە و بە تایبەتر ئەو چینێکە پێدەوترێت مامۆستا و پەروەردکار چکە پەروەردە دروستەکە بە زۆری لای ئەوانەوەی لە ئێستەیە. مامۆستا بابان ئێمە ئەو زمانی کە هەم لە ئێستایەوە کە بەکاری ئەهێنین زمانی شیرینی دایکمانە بێگومان ئەگەر زمانێکی تر فێر ببین ئەمە ڕێگایەکی قورسە یا کەمێک قورسە بێت بۆ ئێمە چەندین هۆ ڕێگەی جیاواز هەیە بۆ فێربوونی ئەمە ئەو هۆیانەی کە بۆ زمانی ئینگلیزی بەکارێت لەناو خوێندنگە بێگومان کە ئێمە زمانی کوردیمان هەیە زمانی شیرینی دایکمان هەیە لەناو ئەم خوێندنگانە زیاتر گرنگی بە زمانی ئینگلیزی ئەدرێت ئەو هۆیانە چین بۆ فێربوونی زمانی ئینگلیزی زمانێکی نوێ بابەتێکی زۆر گرنگە بۆ هەموو مرۆڤێک چ جای ئەوەی کە لە مناڵیەوە فێری ئەم زمانە ببن ئێمە لە قوتابخانەی جیهان وەکو قوتابخانەیەکی تایبەت زۆر گرنگی بە فێربوونی زمانی ئینگلیزیە درێ وانە سەرەکیەکان لێرە بە زمانی ئینگلیزیە خوێنرێن
و جگە لەوەی کەوانەی ئینگلیزی لە هەموو شوێنێکی تریش ڕەنگە بخوێنێت بەڵام تایبەتمەندیەکەی لە قوتابخانەی جیهان ئەوەیە کە بە پلەی یەکەم لەلایەن کۆمەڵێک مامۆستای شارەزاوە ئەوترێتەوە ئەم مامۆسایانە هەریەکەیان لە ڕۆژی وەرگرتنیانەوە بە کۆمەڵێک فلتەری تایبەتە تێپەڕن پاشان لە ڕێگەی خول و سیمینار و بابەتی پەروەردەی و زانستی جۆرا و جۆرەوە ئاستی زانستیان هێندەی تر بەرزەکرێتەوە بۆ ئەوەی بتوانن هەموو کارامەیەکانی زمانی ئینگلیزی بە تەواوی فێری قوتابیان بکەن. ئێمە لە پاڵ فێربوونی زمانی ئینگلیزیە گرنگیمان بە زمانەکانی تریش داوە بۆ نمونە ئێمە لە پۆلیەکی بنەڕەتیەوە زمانی شیرینی کوردیش وەکو زمانی دایک کە مافێکی هەموو مناڵێک و هەموو مرۆڤێکە بە تەواوی ئەخوێنرێت وە گرنگێکی زۆری پێدرێ هەم بە شێوازی تیۆریۆم بە شێوازی پراکتیکی مامۆساکان قوتابیان فێرەکەن. لە پاڵ زمانی ئینگلیزی و زمانی کوردیە ئێمە لە پۆلی چوارەوە چەند زمانێکی تریژە خوێنرێت زمانی عەرەبیە خوێنرێت کە ئەوش زمانێکی گرنگە بەتایبەت بۆ ناوچەکەی ئێمە و بۆ جوگرافیاکەی ئێمە کە نزیکین لە وڵاتە عەرەبیەکانەوە بۆیە ئێمە زۆر گرنگی بە زمانی عەرەبیە دەین. ئێمە زمانی زێدەکیژە خوێنین لە پاڵ ئەم زمانانەیە کە لە ناو پرۆگرامەکانی خوێندنا هەن بۆ نمونە ماوەی 4 ساڵ ئێمە زمانی ئەڵمانیە خوێنین لە پۆلی چوارەوە تا پۆلە بنەڕەتیەکانی تر پۆلی حوت و لە پۆلەکانی ئامادەی شایە توانین ئەم زمانە بخوێنین. بۆ ئێستا بەرنامەی نوێمان بەدەستەوەی کە چەند زمانێکی تازەش بۆ قوتابیەکان بخینە بەردەست. بەڵێ یەکێک لە پرسیارەکانی ئەوەی کە ویستم ئەو پرسیارە بکەم لە بەڕێزە باسی زمانی دایک بوو کە خۆتان وەڵامتانایەوە. بێگومان زۆرێک دایک و باوکەکان وا ئەبینن کە چەندە گرنگی بە زمانی ئینگلیزی ئەدرا لەناو ئەو خوێندنگانەدا زمانی دایک فەرامۆش کراوە یاخود گرنگێکی پێ نادرێن هەنە لە خوێندکار ئەبینین کە ناتوانن بە زمانی دایکیان زۆر بە باشی قسە بکەن کە ئەمەش لە ڕێگەی خوێندنگەکەیەوە کە بەڕادەیە گرنگی بە زمانی ئینگلیزی دراوە وای لە هاتوو کە زمانەکەی بیرچێتەوە. بەڕێزت تاک و وەڵامی ئەمەتیای ناوانە بەڵام زیاتر ڕوونکردنەوە بیت کە چ شتێک ئەکران یاخود ئەگەر باوانە بێت یا بە چالاکیەک بێت بە هەر شتێک بێت وا بکەن کە زمانی دایکیان بەردەوام بێت و بیرانەچێتەوە. ئێمە وتمان فێربوونی زمانێکی زیاتر کارێکی گرنگە هەموو مرۆڤێک بە سروشتی خۆی ڕەنگە فێری زمانی دایک بێ جا ئەگەر فێربوونی زمانی دووەم ببێتە هۆی لەبیربردنەوەی زمانی یەکەم و زمانی دایک کەواتە هیچمان نەکردو هەرە و کەسە هەر خاوەنی یەک زمانە بەڵام زمانی یەکەمی گۆڕاوە بۆ زمانی دووەم. ئێمە بەم ڕێگایە کار ناکەین کار لەسەر ئەوەکەین کە بەپێی تیۆرە پەروەردەیە نوێیەکان فێربوونی زمانی دایک لە قۆناغی بنەڕەتی و لە سەرەتاکانی 5 ساڵ و 6 ساڵیەوە کارێکی گرنگە. بۆیە بە تەواوی ئێمە گرنگیمان بە زمانی کوردی داوە بۆ ئەوەی لە لایەکی ترەوە ئەو سەرنجەی کە بەڕێزت باس کرد لای زۆر کەس هەیە و تا ڕادەیەک مافی خۆشیانە پیان وا بێ قوتابخانە ئینگلیزیەکان هۆکارێک بوون بۆ لاوازبوونی زمانی کوردی یاخود بیربردنەوەی زمانی کوردی لەلایەنەوەی داهاتووە. ئێمە هەر لە سەرەتای وەرگرتنی قوتابیانەوە لەم قوتابخانەیە کارمان لەسەر ئەوە کردووە کە ئەم دیدگایە بگۆڕین بە شێوەیەکتر ئەویش ئەوەیە کە لە پاڵ زمانی ئینگلیزیە زمانی کوردیش بە یەک ئاس هەردووکی قوتابیەکان فێرە بن. ڕاستیەکەی باشترین بەڵگە بۆ ئەمەش بریتیە لە ئاستی قوتابیان. ئێمە قوتابیەکی زۆرمان هەیە کە بە زمانی چۆن بە زمانی ئینگلیزی ئەخوێنەوە و ئەنووسن بە هەماشەوە بە زمانی کوردیش ئاستی نووسینیان و شێوازی نووسینیان لە زمانی ئینگلیزی و لە زمانی کوردیە هەردووکیان لە ئاستێکی بەرزان. قوتابی بەهرەمەندمان هەیە کە تێکستی ئەدەبی و دەقی با بڵێن شعری و چیرۆک و ئەمانە ئەنووسێ هەروەک چۆن بە زمانی ئینگلیزی نووسن بە زمانی کوردیش کەواتە هەردوو زمانەکە لە پاڵیەکە گرنگێکی باشیان پێدرا و ئەنجامەکەش ێستا لای قوتابیان زۆر بەڕوونی دەرکەوتووە. مامۆستا ئەو مامۆستایانە کێن کە لەناو ئەم دامەزراوەیە کارەکەن چۆن ئامادە ئەکرێن بۆ بچنەوەی ئەو وانانەی کە هەیەە و ئەو بنەمایانە چین کە هەڵسەنگاندن بۆ مامۆستایەک دەکرێت و وەرئەگیرێت لەناو ئەم خوێندنگەیەدا. بەڵێ بێگومان پێکهاتەی قوتابخانە لە کارگێڕی و مامۆستایان و فەرمانبەران قوتابیان و بەخێوکاران پێکهاتووە بۆ بابەتی مامۆستایان کێ ئەتوانێت ببێتە مامۆستا لە قوتابخانەی جیهان با ئێمە وای لێ بکەین هەر کەسێک
ئەو تایبەتمەندی و ستانداردانی تێدا بێت کە بتوانێت دامەزراوەکانی جیهان کار بکە بەبێ جیاوازی ڕەگەزی نەتەوەیی ئاستی کۆمەڵایەتی ئەتوانێت CV پێشکەش بکات و بچێتە پێشبڕکەی وەرگرتنی مامۆسایانەوە کەوابێت هەر کەسێک ئەتوانێت لە قوتابخانەی جیهان داوام بکە بەڵام بەمەرجەوانێ بە تایبەتر بۆ مامۆستا پاڵپشت بە ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە ژواتە هەر مامۆستایەک ئەبێ لەو پسپۆڕی خۆیدا کار بکات لە قوتابخانەکەمان کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە ڕێگە پێدراوە هەنگاوەکانی وەرگرتنی مامۆستا لێرە چەند هەنگاوێکن هەر مامۆستایەکە لە قوتابخانەی جیهان وەردەگیرێت پێویستە لانی کەم 3 بۆ 4 فیلتەر ببڕێت کە خۆی بینێتەوە لە چاوپێککەوتنێکی گشتی دواتر چاوپێککەوتنەکە تایبەتر ئەکرێت هەمانێ تاوکو ئەچێتە سەر بابەتی مایکرۆتیچینگ پێویستە ئەو کەسە وانەیەکی نمونەی پێشکەش بە ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن بکە دواتر ئەو کەسە کە وەرگیرە لە قوتابخانەکە لەسەر بنەما سەرەکیەکان و پەیڕەوی ناوخۆڕاهێنانی پێدەکرێت چەندین سیمیناری بۆ ئامادە دەکرێت تاوەکو بە تەواوەتی ئامادە بێت بۆ پەروەردەکردن و فێرکردنی قوتابیەکان مامۆستایانی ئێمە چەق بەستونین مامۆستا کە وەرگیرە لێرە تەنها لە ئاسی خۆیان بمێنێتوانێت ئێمە بە خۆشحاڵیەوە ئەکادیمیای جیهانمان هەیە کە تاکە دامەزراوین ئەکادیمیای تایبەت بە خۆمانمان هەیە بۆ ڕاهێنان و فێرکردن کە سنووری کارکردنی ئەکادیمیاکەمان تەنها بۆ قوتابخانەکانی جیهانی ژنیە پەریکێشاوەتە سەر پەروەردەکان مامۆستایانی مەکتەبی حکومی و تەنانەت مامۆستایانی دامەزراوە ناحکومەکانی تیش لە چەندین کورسمانە بەشداری بوون ئێمە مامۆستاکانمان لەلایەنی ڕێگەکانی وانەوتنەوە فەلسەفەی وانەوتنەوە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ قوتابیان هەرزەکاران چۆنیەتی دانانی پرسیار چۆنیەتی هەڵسەنگاندنی قوتابی چۆنیەتی و ئەتێکێتی مامەڵەکردن لەگەڵ قوتابی بە خێوکار و سەردانیکەرانە ئەمساڵانە ئەم خولانە بۆ مامۆسایانەکەینەوانێ بە کورتیەکەی ئێمە بە تەواوەتی مامۆستا ئامادە ئەکەین اینجا ئەیکەینە واقعەکەوە مامۆستا ناکەینە بارودۆخێکەوانێ بکەوێت بەسەر بابەتێکا و زانیاری نەبێت یاخود ئامادە نەکرابێت بۆ بارودۆخێک و ڕۆبەڕووی ببێتەوانێت چکە لای ئێمە بیرکردنەوەیەکمان هەیە دائیمەن لەگەڵ مامۆستابابانە باسی ئەوە ئەکەین ئەبێ مامۆستا بە تەواوەتی ئامادە بکرێت ئەبێ بە تەواوەتی مامۆستا مرتاح بێت اینجا ئەتوانێت نوێگەری بکات بێگومان مرتاحبوون ئاسوودەی پێش نوێگەریە پێش داهێنانە بۆیە مامۆستاکانمان لە هەموو ڕۆکانەوە ئێمە ئامادەیانەکەین و ئەرکی ئامادەکردنی مامۆستاکانیش بە تەواوەتی لە ئەستوی قوتابخانەیە و وەکو دیارەک بە پێشکەش بە گەنجان و بە کەسانی بەتوانا و ئەزمونداری ئەم وڵاتە دەکرێت دواتر با بێنە سەر لایەنی فێرکاری مامۆستایان بۆ قوتابیان ئەمە باسی لایەنی پەروەردەمان کرد باسی ئامادەکردنی مامۆستاکان نیشمان کرد با بێنە سەرەوە بابەتەی کە ئەم پردی پەیوەندیە کە ئێمە مامۆستامان ئامادە کردو ئەم ژینگەیش بۆ قوتابی بەرهەمهێنراوە ئەو پردەی نێوانیان کە ناو کڵاسەکانە چۆن ئامادەکراوە ئێمە هەر یەکێک لە پۆلەکانمانە هۆی سەردەمیەکانی فێرکردنی تێدایە چ لە دیتا شۆ بێت چ لە ساوند سیستەم بێت چ لە هەندێک لە پۆلەکانە سپارت بۆرد بێت مێز و کورسی سەردەمیانە و بە جۆرێکە قوتابی بێزار نەکات دیکۆری و لایەنی دیزانی پۆلەکانمان بە پێی ئاسی قوتابیەکان بە جۆرێکە کە ئەم قوتابیە ناو بەناوخۆی خۆی تیا ببینێت توانێت چالەکیەکانی خۆی ببینێتەوە لە پۆلە لە هەر پۆلێکە ئێمە ڕێساوی یاساکانی پۆلمان بۆ قوتابیان هەڵواسیەوە تاوەکو ناو بەناو بیریان بهێنینەوانێ بەدەر لەوانەش ئێمە کاربای 24 کاتژمێریمان هەیە پۆلەکان ڕووبەرێکی فراوانیان هەیە کە ئەکرێت قوتابی بە تەواوەتی تایدا ئاسوود دەبێت دەستان خۆش بن بگومانە خاڵانەی کە باسمان کرد هەمووی گرنگێکی خۆی هەیە گرنگێکی زۆری هەیە بەڵام شتێک هەیە کە ئەبێتە جێگی پرسیار بۆ زۆربەی بەخێوکارەکان بۆ زۆربەی دایک و باوکەکان ئەویش باسکردنە لە کرێی خوێندن بێگومان لە زۆرێک لە دایک و باوکەکان جاری وایە کە باسی خوێندنگێکی ناحکومی ئەکرێ ڕەنگە نەتوانێت وا بیر ئەکاتەوە کە من ناتوانم مناڵەکەم بەرمە خوێندنگەیەکی وانە کرێی خوێندنەکەی تا ڕادێک زۆرە من ناتوانم ئەو کرێی خوێندنە بە یەک جارڕە ئێمە باسی ئەوواکەین کە کرێی خوێندن چۆنە یاخود هیچ ئاسانکاریەک هەیە
بۆ ئەو کرێی کە دەکبڵۆکەکان پێویستە بگەن بۆ خوێندنی مناڵەکە. بێگومان بەداخەوە کە ئەمە لای هەمووان ئاشکرای ئەمە بە بارودۆخەیەکی سەختی ئابووریدا تێپەڕ دەبین. ئەمە هەموو لایەکی کشی گرتووە تاوانێ چەو کەسانی کە دامەزراوی کەرتی حکومین چەو کەسانی کە کاسبکارن و لە دەرەوە بژێوی ژیانی خۆیان دەستە بەردەکەن. بۆیە ئەو بارودۆخە داراییەی کە بەسەر وڵاتەکەماندا هاتووە هەموو کەسی گرتوێتەوە. قوتابخانەی جیهان چی کردو بۆ ئەم بارودۆخە؟ ئایا کری خوێندن لە پێش ئەم قەیرانە و دوای ئەم قەیرانە هەروە خۆیەتی؟ بێگومان نەخێر. ئێمە دامەزراوەکەمان دامەزراوەیەکی مرۆڤ دۆستیە. ئێمە تەنانەت لە بابەتی عیلمەکەشە لیژنەمان هەیە بۆ زەکاتی عیلم. باسی ئەکادمیای جیهانم کرد کە خول ئەکاتەوە بۆ مامۆستایانی حکومی، بۆ مامۆستایانی دامەزراوەکانی تر، تەنانەت بۆ ئەو کەسانیشی کە هێشتا بڕوانامی دەرچوونیان وەرنەگرتووە لە زانکۆکان بەردەوام خولیان هەیە. کەوابێت ئەی چۆن ئەو کەسانەی کە ئەیانوێستون لە خزمەتگوزاریەکانی وەربگرن قوتابخانەی جیهان یاخود دامەزراوەکانی جیهان ئەکرێ لە بیریان بکە. ئێمە کری خوێندنمان لە پێش ئەم قەیرانە گۆڕانکاری زۆر بەسەردا هاتووە. پێشتر کرێمان بە دۆلار بووە، ئێستا بە دینارە. بەدەر لەوە کریەکەمان کەم کردوێتەوە بە جۆرێک ئەو کەسانی کە بیانەوێت لە قوتابخانەی جیهان ڕۆڵەکانی پەروەردە بکرێن و فێر بکرێن و درێژە بە خوێندن بدەن بتوانن. چەندین ئۆفەرمان هەیە، ئۆفری جیاواز بۆ قوتابیەکانی کە ئەیانەوێت لە قوتابخانەکەمان ناو تۆمار بکەن، کار ئاسانیان بۆ دەکەین. لە شێوازی پارەدانیش ئێمە کار ئاسانیمان کردووە. بەپێ ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە ئێمە بۆمان هەیە بە 2 قیست پارەکە وەربگرین، بەڵام ئێمە هیچ ئەوەمان لەسەر هیچ بەخێوکارێک نەچەسپاندووە کە ئەبێ تەنها بە 2 قیست کری خوێندن دەفع بکە، تاوەکو 4 قیس هەمانە 5 قیستی ئەتوانێت دەفع بکە. بۆیە ئێمە بەڕاستی هەدەفەکەمان کری خوێندن نییە، ئێمە هەدەفەکەمان پەروەردە و فێرکردنە. بەڵام لە بەرامبەریشیدا وەکو دامەزراوەیەکی ناحکومی لە بەرامبەر ئەو خزمەتی کە پێشکەشی یەکەین بۆی فراوانی بکەین، کری خوێندنیش بەم جۆرە لای ئێمە ڕێکاری بۆ کراوە. هەمن باسی لانی تەندروستی بۆ ئێمە لە خاڵێکی ترا باسی خاوێنی ئەەکەین. بەگومان ئەم دوانە پەیوەندیکی زۆریان بێت کە لانی تەندروستەکە لە خوێندنگەیەکە زۆر بە باشی بڕوا. بێگومان پاکخانەی گرنگێکی خۆی هەیە و لێرە ئەو ڕۆڵە بە باشی بەڕێواچە. بەڵام ئەمە زیاتر لێرە باسی سەوزاییەکەین، گرنگیدان بە ژینگە و بە فراوانبوونی سەوزایی. ئەگەر نەچینە دەرەوەی خوێندنگەش بۆ فراوانبوونی سەوزایی، بێگومانە بێ لە ناو خوێندنگەکەی خۆمانە دەست پێ بکەین گرنگێکی زیاتر بە سەوزایی بێت. تاکو چەند گرنگی درا بە لایەنی سەوزایی یاخود ژینگە؟ بەڵێ طبعا گرنگیدانی ئێمە بەلایانی ژینگە و ژینگە دۆستی بنەماکەی بریتە لە ئەو کێشە و گرفتانی کە ئێستا لە سەرتاسەری جیهانە. ئێستا پرسی ژینگە لە هەموو جیهانە، پرسی گەرمبوونی گۆی زەوی، ئەم بابەتانە بابەتی سەرەکی زانایان و خەمخۆرانی بواری ژینگەن. بۆیە ئێمە هەوڵمان ناوە قوتابیان و مناڵانیش لەم بابەتانە ئاگادار بکەینەوە. لە کێشە گەورە جیهانیەکەوە وردە بەرەو کێشە مەحەلیەکە کە لە وڵاتی خۆمانە هەیە. ئێمە بمانوێن و نەمانەوێت بابەتی ژینگە لە وڵاتەکەمانە تا ڕادێک و شیارەکی کەمی هەیە. ئەرکی سەرەکیش لەسەر قوتابخانەکان و ناوەندە فێرکاریەکانە کە ئەم وشیاریە لای قوتابیان بەرزکەنەوە. بە شێوەیەکی کردداری ئێمە ساڵانە یادی ڕۆژی ژینگەی کوردستانەکەینەوە، یادی ڕۆژی ژینگەی جیهانیەکەینەوە. هەموو ئەو یادانی کە پەیوەندیان بە بابەتی ژینگەوە هەیە. هەموو ساڵێک ئێمە هەوڵ ئەدەین هەڵمەتێکی نەمامناشتن ئەنجام بدەین. ئێمە لە چەند مانگی ڕابردووە و کارەمان کردووە بە هاوکاری مامۆستایان و قوتابیان. لە بەرنامەمانە ئەم بازنەی ئەم کارە و ئەم هەڵمەتی نەمامناشتنە فراوانتر بکەین، هەر لە چوارچێوەی قوتابخانەکەیان نەمێنێتەوە بەڵکو بڕاتە دەروی قوتابخانەکەش. خاڵێکی ترەوە ئێمە هەر لە بنیادی قوتابخانەکەەوە ئەوانەی کە سەردانی قوتابخانەکەکەن ئەبینن ڕوبەری قوتابخانە و ژوورەکان چەنە بێ، ڕەنگە ڕوبەری سەوزایی و ئەو بەشانی کە تەرخان کراوە بکرێت بە باخ هێندە یاخود زیاتریژە بێت. ئەمە ژێکێکی ترە لەو بەڵگانی کە ئیسلمێنێ ئێمە گرنگی زیاتر بە ژینگە ئەدەین.
لەپاڵ ئەم بابەتە چونکە بابەتی ژینگە گەر ورتری بکەینەوە بابەتی پاکوخایەنی ژێتە پێشەوە کە بە ڕێزت باس کرد ئێمە بە شێوەیەکی سەرەکی قوتابیان لەسەر ئەوە ڕاهێنراون کە قوتابخانەکە پیس نەکەن نەوە گەگەر پیس بکرێت و پاکی بکەنەوە بەڵام بمانەوەیان نا ئەم وشیاریە ڕەنگە لای هەموو قوتابیەکان بەیەک ئاست و بە کاتێکی زوو نەچێتە پێشەوە بۆیە ئێمە حسابی ئەومان کردووە گەر قوتابخانە پیس بێ بە پلەی یەکەم یاخود شتێک بڵاو ببێتەوە قوتابیان ئەم ئەرکە بە ئەرکی خۆیان بزانن هەوڵماناوە هیچ قوتابیەک ئەو بیرکردنەوەی لا دروست نەبێت کە ئەگەر شتێک خۆی نەیکردبێ با بڵین پاکی نەکاتەوە یان شتێک لەم بابەتە بە شێوەیەکی گشتی کەواتە ئەتوانین بڵین ئەم بابەتی کە ئێستا بۆ زۆر گرنگە بۆ کوردستان بابەتی ژینگە و پاک و خایەنی و سەوزایی ئەمە بەتاوی لە قوتابخانەی جیهان گرنگی پێدەین لە خاڵێکا باسی هۆیەکانی فێرکردنمان کرد کە گوێمان لەوە بوو کە چەندین ڕێگا و هۆکار هەیە بۆ فێربوونی زمانەکان پێم وایە یەکەم شت کە مامۆستایە خەتکار لەگەڵ مامۆستایە پەیوەندیەکی زۆر باشی هەبێت فێربوونەکەشی باشتر ئەگەیەندرێت یاخود زووتر فێر ئەبێت پەیوەندی نێوان قوتابی و مامۆستا چۆنە لەناو خوێندنگەی جیهانە بە باشی ئەڕوا هاوڕێیە چۆنە بەڵێ بوونی پەیوەندیەکی تەندروست لە نێوان قوتابی و مامۆستایە بنەمایەکی سەرەکیە بۆ فێربوون ئەگەر ئەم پەیوەندیە بە شێوەیەکی تەندروست دانەڕێژراوێ بێگومان پرۆسەی پەروەردە و فێربوونیش ئەو ئامانجانە ناپێکێکە بۆمان داڕشتووە ئێمە لە قوتابخانەی جیهان لەگەڵ کرانەوەی دەرگای مەکتەب لە هەموو سەرەتای ساڵێکە کۆمەڵێک ڕێکار بەکارهێنین بۆ ئەوەی ئەم پەیوەندیە لە نێوان مامۆستا و فێرخوازەکانە ڕێکبخین ئێمە جۆرێک لە پەیڕەوێکی ناوخۆمان هەیە کە ساڵانە ئەدرێتەوە بە قوتابیەکان و پابەندنامەی تایە قوتابیان و بەخێوکارەکانی ئیمزایەکەن هەموو ئەرک و مافێکیان هەموو پەیوەندیەکی نێوان مامۆستا و قوتابی داڕێژراوە هەموو ئەو خاڵانە لە خۆ گرێکە ئەگەر قوتابیەک لەم قوتابخانەیە مافی چییە ئەرکی چییە و هەروەها پەیوەندیەکانی سنووری پەیوەندیەکانی لەگەڵ مامۆستایە تاکوێیە بە هەمان شێوە بۆ مامۆستاش سنووری پەیوەندیەکانی مامۆستان لەگەڵ فێرخوازانە تاکوێیە ئەم بابەتانە زۆر گرنگی پێدرێت کەواتە لێرە جۆرێک لە هاوڕێتی ناو قوتابخانە توانین وان ناویبنین چکە مەرج نییە مامۆستایەک و قوتابیەک هاوڕێ بن لە دەروی قوتابخانە بەڵام ئەکرێت لە ناو پرۆسەی فێربوونەکەیە لە ناو دامەزراوە پەروەردەیەکەیە جۆرێک لە هاوڕێتی ئەگەر کاتیش بێتەکایەوە بۆ ئەوەی کە قوتابیەکە هەست بە جۆرێک لە ئارامی بکات و ئامادە بێ بۆ وەرگرتن بێگومان بەکارهێنانی هەر جۆرە لە توند و دوژی و زەبر و زەنگێک لە قوتابخانەکەی ئێمە ڕێگە پێنەدراوە بە هیچ جۆرێک ڕێگە بەم بابەتە نادرێت چجای ئەوە لەلایەن مامۆستایەکەوە بەکاربهێنرێت یاخود بە هەر هۆکارێک بێت لەلایەن قوتابیان و یاخود لەلایەن بەخێوکاران و بیر لەم بابەتانە بکرێتەوە ئێمە ئەمانەیە بە تەواوی ژینگەیەکی ئارام بێتەکایەوە لە نێوان فێرکار و فێرخوازە بۆ ئەوەی ئەو ئامانجانی کە دامان ڕشتووە لە پرۆسی فێربوونە بە تەواوی بەدی بێن ئێمە باسی لانی پەروەردە و تەندروستیەکەین باچینە سەر لایەنێکی ترمان کە ئێستا ئێبینین بەداخەوە کاڵبوونەوەیەکی زۆر هەیە بەسەر ئەو بۆنە نیشتیمانی بێت ئاینی بێ هەر شتێک بێ ئەو بۆنانەی کە هەیە بەڕاستی بەرەو کاڵبوونەوە ئەڕوا بەرەو نەمان ئەڕوا ئێمە پێویستە کاوا بکەین کە بۆ هەر خوێندکارێک یاخود ئەو نەوەی کە هەمانە و لەبەردەستمانایە بۆ پەروەردەکردن گرنگیەکی زۆری پێبین بە بۆنەکان یاخود ئاشنایان بکەینەوە جارێکی تر بۆ بۆنانەی کە هەیە وەکو باسم کرد بۆنەکان نەتەوەیی بێت ئاینی بێت نیشتیمانی بێت هەر جۆرێک بێت قوتابخانەی جیهان چی کردووە بۆ ئەوەی کە ئەم بۆنانە زیندوو بکاتەوە جارێکی تر و جارێکی تر ئاشنای بکاتەوە لە لای خوێندکارەکان بەڵێ بێگومان کولتور و ئاین ئەگەر دوو گەورەترین شونازن هەبن بۆ هەر نەتەوەیەک ئەوەیەکی دوانە لە گەورەترینەکان ئێمە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی تایبەتیش کارمان لەسەر هەردوو لایەنەکە کردووە ئەوەی ڕێگە پێدراو بێ بۆ مەسائلی نەتەوەیەکە ئێمە گرنگیەکی تەواومان داوە بە ناساندنی مێژوو کولتوری خۆمان بە قوتابیەکان هەر لەسەر ئەو ڕوئایەش ئێمە
ژوورێکمان دروست کردو بە ناوی ژووری کللتوری کە قوتابیان ئەتوانن ناو بەناو بچنتیان بحەوێنەوانێ وێنە و یادگاریەکانیان لەوێ تۆمار بکەن بۆنەکانیان لەوێ یاد بکەنەوانێ بەشی تیپی مۆسیقامان لەوێ ناو بەناو گۆرانی تۆمار ئەکات قوتابی کە ئەچێتە ئەو ژوورە کللتوریەوانێ هەستێکی بۆ دروست دەبێت جیاوازە یعنی لەواچێ لە ماڵ و ئەمەی نەبینی بێ لە بازار و لە شوێنە گشتەکانە ئەم شتە کللتوری کوردەواریانەی نەبینێ هەندێک شتی بۆ بێتە جێی پرسیاری ئەمە لەو کاتەیە ئەو هەلاقۆزینەوانێ زیاتر باسی کللتور و نەتەوەی خۆمانیان بۆکەین یەکێکتر لە شتە گرنگەکانەوەی ئەمە تەنورێکمان دروست کردووە لە ناو قوتابخانەیە ئەم تەنورە ڕەسەنایەتی و ماندوونەناسی ڕابردووی خۆمان پیشانەدا کە مرۆڤی ئەو کاتە خۆی خواستەکانی خۆی هێناوەتە دی خۆی هەموارکەکانی خۆی جێبەجێ کردووەکو ئێستا نییە نانەکە بە حازری بێتە بەردەمی قوتابی لەمەوە بیرەکاتەوانێک کە لەگەڵ ئەم هەموو ئاسانکاریانی کە ئێستا هەیە مێژووی نەتەوەی خۆمان پێمان ئەڵێ ئەو سەختیانە وای لێ کردو ببێتە مرۆڤێکی جەریئتر بەهێزتر تا ڕادەیەک لەوە ئەچێت کاریگەری هەبێت بۆ بنیادنانی کەسی قوتابیەکە هەموو ساڵێکیش ئێمە لەو وادانی کە دیاری کراوە بۆ ڕۆژی جلی کوردی بۆ ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان بۆ یادکردنەوەی نەورۆز و هاتنی ساڵی نوێی کوردی ئێمە بۆنەی تایبەتمان هەیە بۆنەکانیشمان زۆر ناوازان بەڕاستی تەنها کارمان لەسەر یەک لایەن نەکردووە چالاکیەکانمان هەمە جۆرن باسی زمانی تێدایە باسی کللتوری تێدایە باسی هوەری تێدایە باسی خواردنی تێدایە هەر بۆ نمونە ئێمە ئەمساڵ فیستیڤاڵی کەلتوری بەهاریمان ئەنجامدا بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ڕۆشنبیری چەند کەسایەتێکی هوەری و پەروەردەیی و تەواوی دایک و باوکە بەڕێزەکان و میوانێکی زۆر ئەوەی کە ئێمەی زۆر دڵخۆش کرد ئەوە بوو ئەوەی کە ئێمە ئاماژمان بوو لەو ڕۆژەیە بینیمانەوانێ بینیمان کە قوتابیەکانمان هەرچەنە لە قوتابخانەیەکن کە سیستەمی خوێندن تایدا ئینگلیزیە بەڵام بە هیچ جۆرێک کللتور و نەتەوەی خۆیان زمانی خۆیانیان فەرامۆژ نەکرد بوو قوتابیەکان لە چالەکیەکانیانە بەرجەستەی ئەو واقعیانە کرد کە ئێستا من بۆ بەڕێستی بازەکەم پێوەی دیار نەبوو تەنها ئەیانەوەی گۆرانیەک بڵێن و تەواو پێیانەوە دیار نەبوو تەنها ئەیانەوە شانۆگەریەک بکەن و تەواو نەخێ ئەیانویست ئەوەی کە ئێمە هەدەفمانە و لە مێژوودا باسکراوە ئێمە چەند ساڵە هەوڵی بۆ دەین لەوێدا بە تاواتی بەرجەستەی بکەن وەکو لایەنی دینیەکەش ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانین دینەکەشمان الحەمدوللا چەندین ڕەفتار و ئاکاری زۆر جوانی تێدایە کە مرۆڤ ئەتوانێت بە جوانترین شێوە پەروەردە بکە هەرچەنە ئێمە ڕاستی لە هیچ لایەنێکیانە نە لایەنە پەروەردەییەکە نە لە لایەنە دینیەکە نە کللتوریەکە زۆرمان نییە بەڵام بە یەک ئاڕاستە بە ئاڕاستەیەکی مامناوەند ئێمە قوتابیەکان پەروەردە دەکەین لەسەر و خاڵە جوانانەی کە لە دینەکەشمانە باسکراوە یادی لەدایکبوونی سەروەرمان دووری خوای لەسەر بێ لێرە ئێمە بەرز ئەی نەخێنین ئەو هەلاخۆزینەوانێک کە چەند ڕەفتارێک و چەند ئاکارێکی بەرزی ئەو مرۆڤە باڵایە بە قوتابیەکانمان ئاشنا بکەین لای ئێمەش وانەی پەروەردەی ئیسلامی بۆ شێ لەلایەن وەزارەتی پەروەردەوە باسکراوە حەقی تاواتی خۆی پێدرێت و وانەیەکە و کوانەکانی تر سەرەکی نەوەک وانەیەک بێت لاوەکی بێت دەستان خۆش بێت مامۆستا هێمن ئێمە ئەو شتە سەرەکی کە هەمانە لە خوێندنگەکانە هەیە لایەنی فێربوونە ئێمە کە قوتابی فێر ئەەکەین ئەو یەکەمین شتە بۆ ئێمە بەڵام لایەنێکی ترمان هەیە کە ئەتوانین بەسەرەکی ترین لایەن داینین ئەویش لایەنی پەروەردەکردنە و لایەنی تەندروستیە بێگومان ئەمە زۆر گرنگەکە لە ناو خوێندنگەکانە هەبێت لە خوێندنگەی جیهانە تاکو چەندێک گرنگی بەم دوو لایەنە دراوە لایەنی پەروەردەکردن و لایەنی تەندروستی بێگومانەوە بابەتی بەڕێز بروژاندت هەرو بابەتەیە کە بێ هەموو قوتابخانێک بیری لێ بکاتەوانێ چکە فێرکردن بەشێکی خۆڕسکە قوتابی لەواچێت لە ناو کۆمەلگاشا فێر ببێ لەواچێت ئەندامەکانی خێزانەکەشی بتوان لەگەڵ یابن بەڵام پەروەردەکردنیان ڕاستەخۆ کاریگەرێکی لە قوتابخانەوە سەر هەڵدەدات ئێمە قوتابخانەی جیهان پرۆگرامی تایبەتمان هەیە بۆ لایەنی پەروەردەی و بۆ لایەنی تەندروستیش بۆ لایەنی پەروەردەیەکە ئێمە بێگومان وەکو ڕێکارێکی یاسایی کە لەلایەن وەزارەتی پەروەردە و دانراوە توێژەری کۆمەڵایەتیمان هەیە ڕابەری پەروەردەیمان هەیە بەڵام کارکردنی ڕابەری پەروەردەی لای ئێمە تەواو جیاوازە ڕۆڵێکمان پێداوە کە لە هەموو جومگەکانی قوتابخانەیە ڕابەری پەروەردەییەکە
کارنامی تایبەت بەخۆی هەبێ پرۆژەی تایبەت بەخۆی هەبێ ئێمە ڕاستی پرۆژەکانمان و کارپەرودەیەکانمان دوو جۆرن پرۆژەمان هەیە کورتخایەنە پرۆژەمان هەیە درێژخایەنە پرۆژە کورتخایەنەکانمان ئەوانە کە ڕۆژانە قوتابیان بەرەکەوتیان هەیە لەگەڵیان لە مامۆستاکان و ڕابەری پۆلەکانەوە دەستمان پێ کردووە کە هەر مامۆستا و ڕابەرێک چەند خولەکەی کەمی وانەکەی ڕۆژانە بۆ ڕێنماییکردنی قوتابیەکان بۆ چەسپاندنی هەندێک ئاداب و ئەخلاقی پەروەردەیی وەکو ڕازگۆیی دەستپاکی گیانی هاوکاری لێبوردەیی ئەمانە بە شێوەیەکی پەروەردەیی بە شێوەیەکی چیرۆک ئاسا بە پێی قۆناغبەندی پۆلەکانی خوێندن پێیان دەڵێ یەکێتی لە پرۆژە هەر کاریگەرەکانمان ئەوەیە کە ئێمە پرۆژەی کاتی سەوز و زەرد و سوورمان هەیە لەگەڵ ڕێزبوونی هەفتانە و بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان ئەو قوتابیانەی کە بە درێژایی هەفتەکە بە دەنگی زۆرینەی مامۆستایان و کارگێڕی و ڕابەری پەروەردەیی شانی ئەوە بوون کاتی سەوز وەربگرن لە ناو هەم قوتابیەکان بانگێژ دەکرێن چەپڵیان بۆ لێ ئەدرێ کارتی سەوزەکان پێ ئەدرێت هەر قوتابیەک لە کۆی هەر وەرزێک لەسەر ئاستی پۆلەکەی زۆرترین کارتی سەوزی هەبوو ئەوە خەڵات ئەکرێت و ناوی لە ناو قوتابخانەیە بەزێر ئەنەخشێنرێت بەڕاستی ئەم پرۆژەیەمان ئێمە هەدەفەکەمان کارتی سەوزە نەک کارتی زەرد و سوور بەڵام ئەگەر قوتابیەک لای ئێمە بە بۆنەی ڕفتارێک و شانی کارتی زەردیان سوور بێ ئەو ئێمە هیچ دوو دڵیەکمانە چکە ڕێگەی پەروەردە و فێرکردن چەندێک خۆشی تێدایە ئەوەندە ئازاری تێدایە ئێمە لە ئێستا مناڵەکانمان بۆ کۆمەڵگە پەروەردە ئاکەین بۆیە جاربەجار ئەگەر قوتابیەک شانی ئەوە بێت کارتی زەرد وەربگرێ کارتی زەردی پێ ئەدەین ڕاستە بێتاقەت ئەبێ بەڵام ئێمە بێتاقەتەکەمان بۆ هەدەفێکی گەورەترە کە ئەوی ڕاستکردنەوەی ڕفتارێکی پەروەردەیە هەندێک پرۆژەمان هەیە پرۆژەی درێژخایەنە هەندێک قوتابی ئەمە لە سەرەتای ساڵەوە تاوەکو کۆتایی ساڵ پلانمان هەیە بۆی کاری لەگەڵ دەکەین هەندێک ڕفتار هەیە ئەگەر هەی بوو بێت بە هاوکاری لەگەڵ دایک و باوکیا ئێمە کار لەسەر ئەو ڕفتارە دەکەین و بڕێکی دەکەینەوانێ ناو بەناو دەرچوونمانە بێت دەرچوونێکی زانستی تەرفیهی ئەم قوتابیانە ناو کۆمەڵگە ئەبینن لایانی پەروەردەی و ڕفتاری دەرەوە ئەبینن چکە ئێمە ئامادەمان کردوون بۆ ناو کۆمەڵگە لایانی تەندروستی ئەم ساڵانی دوایی لەلایەن هەمومانەوە گرنگی زیاتری پێدراوە بەڵام هەر لەگەڵ دروستبوونی مێژووی قوتابخانەوە ئێمە ئەم لایەنەمان بە یەکێک لە پایەسەرەکیەکانی قوتابخانە وەرگرتووە بە تایبەتی لەم ساڵانی دوایی کە بۆتە خاڵێک لە خاڵە سەرەکیەکانی هەر تاکێکی مرۆڤ لە سەرەتای دروستبوونی قوتابخانەوە ئێمە پەرستاری تایبەتمان هەبووە ڕۆژانە لایانی تەندروستی قوتابیان چێکراوەتەوانێ بە حکمی ئەوەی داوامان درێژخایەنە ژەمی نیۆڕۆمان بۆ قوتابیەکان ئامادە کردووە پەرستار و لیژنەی تەندروستی قوتابخانەمان تێستی خواردنەکان ئەکەن ئەلحەمدوللا لە تاو کەسێک حاڵەتێکی نەخوازراو نەبوو خۆ ئەگەر حاڵەتێکی نەخوازراو هەبێت لە خواردنەکانە ئەوە بێ دوودڵی ئێمە ڕێکاری یاسایی ئەگرینە بەر و ئەو خواردنەی غاکرێتەوە بۆ ڕۆژانە پشکنینی پلەی گەرمی بۆ قوتابیەکانمان ئەکرێ ژووری تایبەت بە پەرستارمان هەیە ئەگەر قوتابی تووشی هەر حاڵەتێکی تەندروستی ببێت ئەتوانێت سەردانی بکە فریاگوزاری سەرەتایی و ئەوشتا نێکە ڕێگە پێدراوە لە لای قوتابیەکە بۆ یەکرێ ئەگەر حاڵەتەکەش بەدەربوو لە توانە و قودرەتی ئێمە و ڕێگە پێدراو نەبین هیچ شتێکی بۆ بکەین ئەوە ئاراستی بنکەیەکی تەندروستی ئەکرێ یەکێک لە شتە هەرە جیاوازەکان و خاڵە جیاکردەوەکانی ئێمە لە هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە کوالیتێکی کۆنتترۆلی تایبەت بە خۆمانمان هەیە مانای چییە کوالیتی کۆنتترۆل کوالیتی کۆنتترۆلی قوتابخانەی ئێمە بۆ مانایە هەر شتێک دێتە ناو کافتریاکەمان دێتە ناو حانوتەکەمانەوە ئەبێ لیژنەی کوالیتی کۆنتترۆل بیبینێت لە چ کۆمپانیایەک بەرهەم هێنراوە ئەو کۆمپانیا ئایا بەرهەمەکانی پەسەندکراوە نییە ئەمە یەک دوو کەی بەرهەم هێنراوە کەی گەشتۆ بۆ قوتابخانە وادەی بەسەرچوون و ساغبوونەوەی لێرە کەی ئەبێت بەش یەکێکتر لە ئەرکەکانیان شێوازی تەخزینکردنی ئەو خواردەمەنی و خۆراک و خواردنەوانەیە کێتە قوتابخانە کەوی ڕۆژانە لیژنەی کوالیتی کۆنتترۆل تەندروستی بە دوواداچوون دەکەن بۆ حانوت و بۆ چێشخانەکەشوان تاوەکو بزانن ئەو بەرهەمانە چۆن هەڵگیراوە بێگومان ئەو خاڵانەی کە باسمان کرد هەمووی لە ناو دامەزراوەکە بوونی هەیە کە چ لەلایەنی پەروەردەیی بێت تەندروستی بێ هەموو ئەو شتانی کە لە ناو دامەزراوەکە هەم لایەنی زۆر باشن بێگومان بەڵام ئێمە ئەبێ هەوڵ بین بەرەو پێشتر و پێشتر بڕێن با باس لەوە بکەین کە پلانی داهاتووی خوێندنگی جیهان
چییە؟ بەڵێ بێگومان ئێمە لە ئەنجومەنی باڵێ قوتابخانەکانی جیهان ساڵانە کۆنفرانسمان هەیە، ساڵانە یاخود مانگانە کۆبوونەوە دەکەین. لە کۆبوونەوەکان و لە کۆنفرانسەکانە کێشە و گیر و گرفتەکان بەرەو پێشچوونەکان پرۆژەکان باز دەکرێن، تاوتوێ دەکرێن، ئەکرێن بە پرۆژەیەکی حەقیقی بنیاد دەدرێن تاوەکو دەبێت ئەرزی واقع. ئێمە بە حکمەوەی کە ئەلحەمدولیلا پرۆژەکەمان گەورە بووە لە قۆناغی باخچەوە هەمانە تاوەکو نۆی بنەڕەتی ساڵانی ڕابردوو زانکۆشمان هەیە کە ئەویش پاڵپشتێکی معریفی پەروەردەی زانستی گەورەی بۆ دامەزراوەکەمان بیرمان لەوە کردوتەوانێت لەم ساڵەوە ئێمە قۆناغی ئامادەیمانە بێت ئینشاڵڵا لە پۆلی 10 بە سیستەمی خوێندنی ئینگلیزی بەکرەیەکی خوێندنی زۆر گونجاوەوە کە لەواچێ لای خەڵک سەرنج بێت کە چۆن قوتابیەکی ئامادەی بە بکرێ خوێندنە لە بینایەکی وە بە کوالێتێکی خوێندنی وا بخوێنێت نابێگومان لە هەموو شتێکا ترس هەبێت لە پەروەردە و فێرکردنا ترس نییە، چونکە پەروەردە و فێرکردن خۆی هەمووی چاڵێنجە، خۆی هەمووی بربەستەوە ئەبێ بەسەریدا سەر بکەوێت. بۆیە قوتابیان و بەخێوکارەکانیان دڵنیا دەکەینەوانێ کە بۆ ئامادەیەکەمان بە هیچ جۆرێک کری خوێندن نابێتە ڕێگر. ئێمە قوتابخانەکەمان ناوی جیهانە، خەونی دروستبوونیشی بۆ کە ئێمە جیهانی بین. ڕاستە دامەزراوی جیهان بە ناوی جیاواز لەواچێت لە چەندین وڵاتی ئاسیا ئەوروپا دامەزراوی هەبێت، بەڵام پێمان خۆش بوو ناوەکەمان ڕنگدانەوەی ئەو کارانەش بێ کە دەیکەین لەسەر ئەساسی ئاستی زانستی و پەروەردەی قوتابیانمان و بەتوانایی و کارامەی مامۆساکانمان ئەمە بیرمان لەوە کردەوە کە هەنگاو بەرەو نێودەوڵەتی بوون بنین واتە جیهان بکەین بە جیهانی. بۆ ئەم مەبەستەش سوپاس بەخوای گەورە کە ئەمساڵ ڕەزامەندی وەزارەتی پەروەردە بەدەستهێنراوە بۆی سیستەمی خوێندن بۆ ئەم ساڵی خوێندنی 2022 بۆ 2023 بە تاوەتی لە قۆناغی باخچەکەمان ئەو لە پۆلی 1 و 2 واتە بازنەی یەکەمی بنەڕەتی سیستەمی خوێندنی ئینتەرناشناڵ واتە نێودەوڵەتیشمان ئەبێت هاوشانی لۆکاڵیەکە. ئەم خزمەتەش خزمەتێکی گەورەیە بۆ پارێزگا خۆشەویستیەکەمان کە مەڵبەندی ڕۆشنبیریە وا دەکەین کە ئێمە ئەو قوتابیانی کە لە سیستەمی ئینتەرناشناڵ و نێودەوڵەتی دەخوێنن مێشک فراوانتر، کولتوری جیاوازتر ببین و فێر ببن تاوەکو ئامادە بن بۆ ئەو دنیایی کە خێراییەکەی زیاترە لە خێرایی بیرکردنەوەی مرۆڤەکانی ئێستا. ڕاستەما مساهێمن باسی نێودەوڵەتی و لۆکاڵی ئەکەین. ڕەنگە زۆرێک لە بەخێوکاران ئەم جیاوازیە نەزانن چۆنە، تەنها بزانن ناوەکی ئەوەیە نێودەوڵەتیان لەگەڵ لۆکاڵەکە. ئەکرێت بۆمان باس بکەیت ئەم جیاوازیە چۆنە لە بینی ئەم دوو خوێندنەیە؟ بڵێ خۆی ئەو پرسیارە بەڕێزی زۆر گرنگە لەبەرەوەی لەوە ئەچێت زۆر کەس هەبێت لە بوارەکەشدا ئیش بکان نەزانێت جیاوازی قوتابخانەیەکی نێودەوڵەتی و لۆکاڵی چییە، یاخود ئەو ترسی کە خەڵکەیەتی بۆ لایەنی پەروەردەیی و لایەنی دینی نێودەوڵەتی ئایا ڕاستە ئەمە خواست و ویستی ئەو کەسانەی کە لەوێ کار دەکەن دیاری دەکات یاخود بە نێودەوڵەتی بوون خۆی دیاری دەکات. من بە دوو تەوەرە ئەمە بۆ بەڕێستان و بۆ دایک و باوکو قوتابی عەزیزەکان و هاونیشتمانیانی ژوڕوونەکەمەوە. یەکەمیان ئینتەرناشناڵ چییە و لۆکاڵ چییە، دواتر جیاوازیەکان چییە. تەمان قوتابخانەی ئینتەرناشناڵ نێودەوڵەتی قوتابخانەیەکە کە لە چەندین وڵاتی دنیا قوتابخانەکە بوونی هەیە لە تەواوی ئەو قوتابخانەی وڵاتە جیاوازەکان یەک پرۆگرام دەخوێندرێت، یەک سیستەمە باشە، بەڵام قوتابخانەی لۆکاڵ ناوی خۆی بەنێوخۆیەتی واتە لە چوارچێوەی ڕێسا و یاساکان و پرۆگرامانەیە کە لەو ناوچەیە لۆکاڵیە پێڕەو دەکرێت. یەکێک لە خاڵەهەرە جیاوازەکانی قوتابخانەی نێودەوڵەتی لە لۆکاڵ ئەوەیە قوتابخانەی نێودەوڵەتی ساڵنامەی تایبەت بەخۆی هەیە بۆ دەستپێکردنی دەوام، بۆ تاقیکردنەوەکان، بۆ هەندێک لە چالاکیەکان و بۆ کۆتایی هاتنیش بەدەوام، واتە مەرجنی هاوتا بێ لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. یەکێکی تر لە خاڵە جیاوازیەکان مەسائیلی پرۆگرامەکانی خوێندنە. ئەو پرۆگرامانی کە لە قوتابخانەیەکی نێودەوڵەتی دەخوێنرێت بە ئەگەرێکی زۆرەوانێ لە هیچ دامەزراوێکی تری پەروەردەیی نییە، مەعەدە ئەوانە نەبێت کە لەگەڵ هەمان دامەزراوەی نێودەوڵەتی
گرێبەستیان هەیە و ڕەزامەندی هەردوو لا بەدەست هاتووە لەسەر بەکارهێنانی ئەو پرۆگرامە. بەڵام ئەبینی لە قوتابخانە لۆکاڵەکان وانە، ئەکرێت لە 90 بۆ 95 قوتابخانە لۆکاڵەکان یەک پرۆگرام بەکاربهێنن. ئەمە لەگەڵ ئەوەی کە لە قوتابخانەی لۆکاڵ پرۆگرامی زانست و بیرکاری ساینس و ماتماتیکس پرۆگرامی وەزارەتی پەروەردەیە و تەرجەمە کراوە وەرگێڕانی بۆ کراوە، بەڵام لە قوتابخانەی نێودەوڵەتی پرۆگرامی تایبەت هەیە بۆ زانست و بیرکاری تەنانەت ئینگلیزیش. ئێمە قوتابخانەی جیهان ئەوەی کە دوای بردبوونەوە و هەڵسەنگاندنێکی تەواو بۆ واقعی کوردستان و بۆ ئاستی و ئاسبەرزی و توانایی و لێهاتووی قوتابیەکان لە چەندین بژاردەیە ئێمە پرۆگرامەکانی MM پابلیکیشنمان هەڵبژارد کە پرۆگرامێکی هەمەجۆری هاوچەرخی زۆر بە پێز و بەهێزە بۆ فراوانکردنی مەودای بیرکردنەوەی قوتابی و بۆ فێربوونی زانستی و تەنانەت بۆ پەروەردەکردنیشی. یەکێکتر لە جیاوازیەکان کە لە ئینتەرناشناڵە و قوتابخانەی لۆکاڵیە هەیە ئەوەیە بابەتی تاقیکردنەوە و بابەتی دەرچوون و دەرنەچوونە. مەرج نییە لە هەموو قوتابخانەیەکی نێودەوڵەتی وەکو لۆکاڵی نمرەی دەرچوون 50 نمرە بێت، ئەکرێ زیاتر بێت. لە هەندێک قوتابخانە هەیە لەواچە 60 بێت هەتا وەکو 70 ئەڕوا ئەوەی کە من زانیاریم هەبێت. بابەتی تاقیکردنەوەش لە لۆکاڵیە مامۆستایان زۆربەی هەرە زۆری ئەکەکەوێتە سەرشانی خۆیان پرسیارەکانی ڕۆژانە مانگانە تاوەکو کۆتایی وەرزەکانی دانێن. بەڵام لەن لە سیستەمی نێودەوڵەتیە هەندێک لە تاقیکردنەوەکان مرکزیە، واتە ئەو دامەزراوەی خۆی دایدەنێت بۆ تەواوی ئەو قوتابخانانەی کە ئەم هەماهەنگی لەگەڵیانە هەیە و پرۆگرامەکانی ئەو بەکارەهێنن. سەرئەنجام ئەوەی کە لە هەردوو لایە ڕەنگەداتەوە پەروەردە و فێرکردنە ئامادەکردنی قوتابیە بۆ داهاتوو. ئێمە ئەو ترسەمان بە هیچ جۆرێک نەهێشتووە لای بەخێوکار و قوتابیەکان کە قوتابخانەی نێودەوڵەتی بە جۆرێک بێت لەواچی پەروەردەکەی جیاواز بێ لەگەڵ دابوونەریت و خۆڕەوشتی کۆمەڵگەی کوردەواریان نێتەوە یاخود ببێتە هۆی ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام فەرامۆی بکرێن. نەخێر، بابەتی زمانی کوردی وە خۆی ئەخوێنرێ، زمانی عەرەبی ئەخوێنرێ، بابەتی پەروەردەی ئیسلامی یاخود ئاینناسی ئەخوێنرێت. واتە قوتابی بەرەو هیچ ئاڕاستەیەک نابرێت کە لەگەڵ دابوونەریت و ویستی ئێمەش وە لەگەڵ بەخێوکارەکانە یەک نەوێتەوانێت.